123 ساڵ لەسەر دەرکەفتنا یەکەمین ڕۆژنامە کوردی دەرباز دەبن لێتان هاژی ڕۆژنامەوان و میدیاکارێن سنوورێ پارێزگا دۆ دڵگرانن ژوێ سەردەرجەل گەڵ ڕۆژنامەوان و ڕێگەیاندکارێن بێ دەبرێت ئێتەکردن و بە هۆکارێک دزانن بۆ نزمبوونە ئاستی ڕۆژنامەوانیل بێ دەبەرێ شلایدانانە دەستگەهێن ڕاگەهاندنێ و پارێزگاها دهوکێ پێشکەفتنا بخۆڤەدیت یعنی gelek dezgehên ragihandinê yê heyn parêzgeha dûkê lê şewaz bêjin eqliyeta rojnamegerî yan jî seredarîkirin gel rojnamevanan parêzgeha dûkê paşkeftin ya bixwevedîtî ne pêşkeftin çunkî bi nimûne peyamnêrek yan rojnamevanek dê gelek bizavê ketin li ser keysekê zanyariyam destxweyînîtin her çend de ya staj ya pê heyku mafê rojnamevaniye zanyariya destxwebînîtin lê bihaneyên cuda cuda zanyariya kom naketin. Astê rojnamegerî li parêzgeha Dûkê ta radeyekê astekê baş da ye belam sererayê wan hemî yanî rêgirî û pêşîlkariyê beramber rojnamevanan têne kirin astekê baş da xirabdana bînim û hebûna vê teknolojiyayê wekî yek ku pitir rojnamegerî an ku karê pîşa rojnamevanî bête berçav. ڕۆژنامەوانێکی دێرینە دهۆک گرتنا ڕۆژنامەوانە بتاوانێن جودا جودا بماترسیل سەرکاری ڕۆژنامەوانیە دزانێت ساڵ 23 ساڵ ڕۆژە ڕۆژنامەگەریە کوردیە سل هەمی ڕۆژنامەوانن کوردستانی بدە گشتی پیرۆست بکەم لە دەڤەرە بادینام گشتینێک بەس پارێزگەها دۆکێ ئەم زانین و هێلێن سۆرگەرێک بۆ ڕۆژنامەوانە هاتی نەدانان سان سۆرگەرێک هاتی نەدانان ڕۆژنامەوان هەتاوی ڕادەیە ئازادنینە و بشێتن تەنانەت ماف بێ چەند هەبیتن زانیاریاژی لە دام و دەستگەهێن حکومی تەنانەت دەستخۆ بخیتن ئەم زانین و ڕۆژنامەوانیە بن فشارێکا گەلەکا مازن ما نمونەژی سەروێ چەند هەنێک و هەتان و کە چەندین ڕۆژنامەوانن دەڤەرە بادینان هاتینە گرتن زیندانکردن و ژلایە دادگەهێ بۆ ماوەی 6 ساڵە نوکەت زیندانێدانە ئومیدەمە ئەوە و پاشا ڕوژێ دەسەڵات دان پێدانێ بە دەسەڵاتە چارە یا ڕۆژنامەگەری لە دەڤەرە بادینان بکەتن و پتر بیاوێ ئازادیە بۆ ڕۆژنامەوانان فراهم بکات. پێنەدانە زانیاریە و ڕێگیریکردن ڕووماڵکردن هەندێک بابەتان باشترین بەڵگەنە کار ڕۆژنامەوانی و ڕێگاندنا بێ دەبرێت چه ئازدایە ئەڤەوکو ڕۆژنامەوانێن دهۆک بێژن و داخواز دەکەن دە ساڵیادا ڕۆژنامەوانیا کوردیدا ڕێگیری ڕۆژنامەوانە نەهێتەکردن و مافێ وەرگرتنە زانیاریان هەبێت شێرۆ خدر کورسان نیوز دهۆک